بازاڕی پایزەی هەورامانە. بەرووبوومە پاییزی و هاوینیەکان هێنراونەتە بازاڕەکە و ئامادە دەکرێن بۆ کڕیاران کە گوێز دیارترین بەرهەمە لەم وەرزەدا. پاییزان خەریکی گوێزین و تومان هەیە و ڕۆبەنار ئەو شتانە سەرەکیە هەنار و ئەتر گوێزەکەی سە بێگەی و جوانە و ئەوە پاکیەکەین و تا وشک وەڵا ئەمساڵ لە پار چاکترە جوانە ماشەڵا گوێزەکەی گەورەیە و جوانە. فرۆشارەکان قەیسی وت و هەرمێ و گوێز و ترش و بادام و چەندین خواردنی دیکەیان ئامادە کردووە. ساڵانە لەم وەرزەدا کڕیارێکی زۆر ڕوویان لێدەنێن. شتەکان زیاتر شتەکانی ئێمە کوردەواریە، گوێز تووە، وەختی هەنار بێ هەنارە، هەرمەیە، ئەو شتانەیە قەیسیە. تر بەعزێ شت هەیە ئەم وەرزە وەختی ئێستا زیاتر وەختی گوێزە. لای ئێمە ئێستا ئەمە توی تەوێڵەیە، توی سۆسەکانە، هی بەڵخەیە، هی بیارەیە بڵێن هی ئەم مەنتیقەی خۆمانە. گوێزی شەعی نەشت بەس گوێزەکە بڵێن ئەوەنە زۆر نییە بەرووبوومەکەی تەوێڵە بڵێن بمێنێتەوە بۆ ساڵێکی کە. بەشێک لە ژنانی هەورامان سنووری ئێران دەبڕن و دێنە خوارەوە بۆ بازاڕەکە. ئەوانیش بە دەرفەتی دەزانن بەرهەمەکانی خۆیان ساغ دەکەنەوە. گیان نوچەوە ئەمێنە بازار و تەوێڵێ و ئەمێنە کچە و کلیچی ماردنی مرەش و شاو پێخەرجیم و ملوەوە و ساق و سەلامەت و نیشەچمە و ڕێشونۆ تالا کاکە ئاواتی و ئاریشەم نیشبەرە. هاوڵاتیان و گەشتیاران بۆم وەرزە جگە لە سەردانی هەورامان بۆ بینینی دیمەنە پاییزیەکان دێنە بازاڕەکە و لەگەڵ خۆیان بەرهەمەکان دەبەنەوە بۆ وەرزی زستان. ئەگەڕێتەوە بۆ ئەو شتە کوردەواریانەی کە لێرە لە مەنتقەی هەورامان ئەم شتانە دەفرۆشێن بەهۆی هاتنی ئەو گەشتیارانە لە شارەکانی وەکو کەرکووک و هەولێر و سلێمانی و تا گاتە جنوبیش خەڵک سەردانی ئەم شارۆچکەی تەوێڵەوە کە هەورامان دێ بۆ شتکڕین و بۆ سەیران و بۆ گەشتیا وەختێک کە ئەگەڕێنەوە تر هەر کەسێ و شتێ لەم شتە کوردەواریانە ئەکڕێ بۆ ماڵەوە. تەوێڵە لە هەورامان و بازاڕەکەی لە هەموو وەرزەکاندا گەشتیاری تایبەت بەخۆی هەیە. جوانی سروشتی ناوچەکە و وەک کڕیاران دەڵێن باشی مامەڵەی خەڵکی ناوچەکە وای کردووە لە هەموو وەرزەکاندا هەورامان جمەی بێت لە گەشتیاران. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.